لە کاتی خۆیدا کە دەوڵەتی تورک ئەم بڕینەوەی دار و ئەوانەی کردووە بەڕاستی زۆرمان پێ ناخۆش بووە بەیان ناومان دەرکردووە ئیدانەی ئەو کارە قێزەونەوەمان کردووە ئەمە لە دەوڵەتی ڕەفتار فاشش دەوەستێتەوە ئەمانە دژی ژینگەن دژی نەتەوەی کوردن دژی شاخ و داخی کوردستان چونکە شاخ و داخەکانی کوردستان ژنگەیەکی پاک و بێگردی هەیە سەوزایەکی باشە داربەڕوەکان ژنگەیەکی خاوێنیان دروست کردووە ئەوان دژی ژینگەنە پێیان وایە دارەکانیش دوژمنیانن بۆیە دژی دارەکانی ئێمە دەبڕنەوە هەوڵمان داوە بەیان ناومان دەرکردووە داوامان لە نەتەوەی گرتوەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کردووە کە بە هەموو لایەکمان ئیدانەی ئەو کارە خێزەونانە بکەین چونکە ئەمە بەڕاستی زیانی بۆ ژینگەی هەموو جیهانەیە نەکرد بەتەنیا بۆ کوردستان ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز کە هەمیشە ئەو پێشێرکارانەی تورکیا کردوێتی جێگەی قبول نەبووە و ئێمە شەکوامان هەبووە لە نەتەوەی گرتوەکان کۆمەڵەکەی خۆمان داوامان هەبووە لەسەر ئەو پێشێرکارانی کە کردوێتی ئیشی ئەمڕۆی نییە دیارە ئەوە پێشێرکاریکی هەم سیاسیە هەم ئابوووریە هەم کۆمەڵایەتیە هەم ژینگەییە ئێمە بە هەموو شێوەیەک باسمان لەوە کردووە وها ئیدانی ئەو خلوقاتە ناڕەوایانەی تورکیامان کردووە کە هەمیشە هێرشی کردوتە سەر کوردستان و داپلەسەنێکی تەواوی مرۆڤایەتی لە کوردستانە لە باشوورە و بە هەموو شێوەیەک ئێمە ئیدانی ئەو پێشێرکاریەمان کردووە و دووبارە ئەیڵێمەوانێ ئێمە کاتێک وەکو کۆمەڵی کوردستانێکی سەڵ شەکوامان هەبووە لە نەتەوەی یەکگرتوەکان لەسەر ئەو پێشێرکاری کە ئێستا تورکیا ئەیکا و خۆپیشاندانمان کردووە چەندەها جار بەهۆی ئەوەی کە 6 ملیۆن داری بڕیوەتەوانێ لە باشوور ئەو جگەل لەوەی کە داڕمانی هەموو ئەو بە تیارە و بە تۆپ و تیارە کە داڕمانی هەموو لادیەکانی دەوروبەری کوردستان سەر سنوورەکان هەمووی ئەو بەبێ سنوور بەبێ ئەوەی کە مەسەلەی کە تا ئێستا ئێمە وەکو هەرێمی کوردستان یاوەکو عێراق حسابی لەسەر ئەوە نەکردووە ئێمە بەڕاستی هەمیشە ئیدانی ئەو خلوقاتە خراپانی تورکیامان کردووە و هەمیشە هەوڵمان ناوەکە باشتر لە مەسەلەی ژینگەییەکەیە زیاتر لە ڕۆزانستیەکەیوانێ بە هەموو دەوڵەتانی جیهان بڵین کە ئەمە پێشلکارێکی خراپە بەرامبەر بە باشووری کوردستان ئەکرێ بەداخەوە بەڵام ئێمە وەکو ئەوەی کە گلەیەکی تەواومان لە وڵاتانی دراوسێ و لە وڵاتانی زلێزەکان هەیە کە وەکو ئەمریکا و بریتانیا و ڕووسیا و ئەڵمانی و ئەمانە کە ئەمانش دیارە ئێمە وەکو خۆمان من وەکو خۆم یانی وەکو ئێستا کە باس ئەەکەم وەکو کەسێکی هاوڵاتیەکی کورد ئەڵێم دیارە ئەوانە گڵۆپی سەوزیان بۆ تورکیا هەڵکردووە و کە نایەنە سەرخەت لەسەرەوەی کە لە ڕووی مرۆڤایەتی شەوانی کە ئەبوای ئەوان قسەی خۆیان هەبوایە کە ئەبوای ئەوان لەو بابەوانێ کێشەکانیان ڕووبەڕووی تورکیا بووناتەوانێ و سنووردارکردنی تورکیا لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵات لە ڕووی ئابووری لە ڕووی ژینگەیە بکرا لە کوردستانە ئێمە داواکاریمان ئەوەی لە نەتەوەی گرتوەکان لە مافی مرۆڤی جیهانی کە ئەم پێشێرکاری نەتەوایەتیە کە تورکیا ئەم پێشێرکاری ئەکا بەرامبەر بە کوردستان بیوەستێنرێ لە ڕووی مرۆڤایەتی و لە ڕووی ژینگەی چکە ئەمڕۆ ژینگە بۆتە پرسێکی جیهانی لە هەشت شوێنێک ژینگە بەرەو خراپی بڕوا واتە جیهان بەرەو خراپی ئەڕوا ژینگەکەی بۆیە ئێمە داواکاریمان لە وڵاتانی زلهێزەیە لە عێراقی شەیە کە ڕووبەڕوویەکی تەواوی تورکیا بێتەوە لەو سیاست کۆڕکردنی سیاسەتە کە بەرامبەر بە کوردستانی کاتەوانێ